خدا غەزە بلێگرێ چت لەو خەڵکەی دەوێ بۆ دەست لە کۆڵە و دێ ناکەیەوە ئەو هەڵاڵە لە چێ چم کردووە شەیتان بەنەهێن ئاخرە تۆ چت لەو خەڵکەی دەوێ بۆ ناڕی ئاوێکی خۆت لەگەرەوە خەڵکەی بچێتە خواریە بە قسە هێنان و بردن و شەیتانی شۆفاری چ بە تۆ دەگا ئەو عالەمەی بۆ پێک وەردەدەی بۆ دەست هەڵ ناگری ڕۆ پاپا بە من چی خەڵک بۆ خۆیان شەڕە دەکەن بۆ خۆیان تێک بەردەبن خەتای من نییە ئەگە دەزانن قسەکانی من هەو نین قسەکانی من باش نین بۆ خۆیان عەقلیانەیە تێگەیشتیانەیە با بە قسەم نەکەن ئاخراتی ئاورە لە گۆڕی تۆ هەڵدەستیە حەیف دەستم لە ڕاست حەمەداغای ڕاتکولە دەنا بە گۆڕێکی ئەو بابەم کوێتەیە تەواوی جەحێڵی ئەو دێم لێ خدە کردیەوە دەمزانی چ لێ بەسەر دێنێ بەسە نەمامی بەسەر شەیتانی شۆفاری بۆ دەست هەڵ ناگری ئەلانە ئەو دوو برا بەدبەختە چ گوناحێکیانە بۆ تۆ ئاوا پێکرد وەردان دەنا بەستەری تو هەرەنگۆ دەستم لێ هەڵمەگرن منیش دەستم لێ هەڵناگرم نازانم لە شەیتانی شۆفاری و ناتەبای خەڵکی سوودێکی دەکەم بۆ معلوم السلام عليكم آغا. أيوة عليك السلام. شلون يا آغا؟ هاتي غازي. بلا قربان. ليش أبوي؟ والله يا آغا لو كنت شيء خاصنا خاو من الإمام رحماني فكوا بالشر ذاتن. والله تالك ممكن إنه مسطحة على العار. ناس نستنتي وشو دينو جماعتها. شي هذا الشر داري جو توا. تخلع ابني يا آغا شن. زور زحمة دشيش. شو روج ده هاتو تسودا. عملي زوري لي رازي ماڵاتەکەی جوان بەخێو دەکا ئەرێ بۆچی بڕێک بەراتەکەی بۆ زیاد ناکەی بۆی زیاد دەکەم بەڵام ئێستێ نایدەمێ ئەو دەم کە شەرتی پەڕی هەمووی لەسەر یەک دەدەمێ ئایش بەڵکو خێزانی بگەڕێتەوە زۆرم پێ خۆشە دەزانی چۆنە تازە هەرچی بێ ڕزقی بێش دەماڵەمە کەوتووە کارداری ژەگە دەماڵەدا خۆی بە شەریک و بەشدار زانی دڵی بە کارێ خۆش دەبێ کارێ دەکات بەڵام مامەلی گلەیی لێ هەبوو وا باشترە تۆزێک ئاگای لە ئاکاری خۆی بێ خۆ ئاغا گلەی چی ئەخر ئەو کەلەندەرە کارداری مەیە خۆ نابە بچێ کاریوانیش بکە شتی سەیری لێ دەجێرنەوە لە ماڵەدا سەر بەردەداتەوە و زاری بەستۆ بەکاری خۆی ڕادەکات هەرەوەندە چوو دەرێ لە قسان دەیقەیەک چێ زاری ڕاوە ناستێ یەک نایە عەزیز بەڵێ ئاغا زلاندەکەی بکۆ بزان چێ دەبڕە دەی باشە بچاوە بلا كانت هاكي يا خدا بخير يا خدا بخير السلام عليكم يا خدا بخير السلام خش يا توبو يا بنجي حزيك يا ابو قمنت لكن أقصانتك الحمد لله بنجي أصيدك فن محمد اغا فن أزا رسلي لخش أزا بەڵێ خانم وەرە تۆ خەریک چاکێکردن بە ئەمن دەستم شێوی ساز دەکەم وەرە دێ باشە بە چاوان وەزی شاری چۆنە باش هەر دیار نین محمد اغا لێمان ناپرسن چاولم بۆ دەکەین
بەزمەکەیە قەڵەبابم پێ دەکوژنەوە چام پێ تێدەکەن کەوچانم پێ جوت دەکەن هەرماوە بەزداری چانەوە بکەم ئەو با لێو کوێوە مانگێکی هینی بکار پێ دەکەن بە هیلاکەتیم دەبن سەرجەمە مانگێکمی ڕۆیشتنەوە لەسەرا پەیدا بوونەوە چی وەڵڵا وەڕەزیمان کردوون ئەو هەموو خزمەتیان دەکەم ئەو هەموو کاریان وەرەکەم نەکرات جارێکی دیارێکم لە شاریرا بۆ بێنن خەڵاتێکم بکەن ئەوە تا خەڵکی دێشەم و نێوانیان لێ گۆڕی بووم وڵای چەر بێ وای ناخۆن زۆر بەوەعدە هات سلام علیکم سلام عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر بەوەعدە هات دەتوان چەقی بوو بەخوایە بله. دەفەرمو دێک چای یا خدا بەخێرێ ڕەبی بە قوربانی و برایانەی خۆم بم زوو بەسەرمان دەکەنەوە هەرێ دەڵێم عەزت چه باسە ئەتۆ ئاوە لەبەر چاوی مە قالب سووچی و حەمەداغاش دێت ڕازیە بەڵام کەس ددانی خێرت پێدا ناهێنێ عەزە لێرە و لەوێ شتی وات دەبارێدا دەڵێن ئەسن نازانم هەر باوەڕ ناکە ئەقلش قبوڵ ناکە وڵا قوربان خەڵکەکە خراپن خەڵک هەر دەتوانن پاشتم لە باسی خەڵکی بکەن هێنا خەتایەک لە من نییە هەتای من نییە کوڕە کارو بەوەی نەداوێت لەو قسانە گەڕێ خەڵک شتێکی دەبیستن دەی دیکەی پێوە دەنێن و بۆ هیچ دەکەی ئاجی لەجا شۆر حەمەدا ڕاگەر ئیزنت لەسەر بێ ئەمە بچین چاوێک لە مەزرام و چەکەی بکشێنین کازەکەم فەرمون دەڵێم حەمەداغا وەزعی جۆزەکان چۆن جوان بەعمل هاتون جوانیان هەڵداوە بەڵێ بەڵێ ئەمەداغا جوانە تا باجی چێشتەکەی ساز دەکا ئەمە بچین سەرشی لەوە مەزرام و چۆی باغی بدەنەگە ئیزنت لەسەر بێ فەرمون فەرمون تکە فەرمون دێک حەمەداغا ژیان لەسەری چاوە چاوە دەڵێم عەزیز بەڵە قوربان ئەگە کوێ دەریە لەگەڵ خۆت هێندێک میوەی بێنەوە باشە بابا باشەوە چاوان فەتەق دەچم سەری متبەقی دەدەم بزانم خانمەکە کارێکی نەبێ ئەلحاوە دوعا دەکەوم دەبڕ دێ لە کاچی خۆشکەوێت دەی خدا حافیز خمار بە من دەکەن ڕاوەستە شەربێ بە من پێ دەکەنن شەربێت کەشتێک و بۆ لێنێم کەسکی تێ نەگەڕێ من عەزەم پێ دەنن عەزە ماڵی بێمیوان خەڵک و وێرانەوە یا خدا بەخێرێ ماڵ بە میوانەوە خۆشە ئاغاژن مادوو نەبی سلامەت یازەجان ئەوەستەکەی خەریکم شێوی ساز دەکەن بۆ برایان ئەدی چی ڕەبی بەخێرێ بۆیە پەیتا لە نێوعالەمێ هەر دەڵێن میوانی خوشکێ ڕۆن لە ئانیچکیە میوانی برازوم ڕاقڵا لەو قسانە گەڕێ عەزا وەڵایە من فەرقی میوانی خۆم و میوانی حەماغای ناکەم هەردووچیان بۆ من یەکن هەستە توش لەو قسانە گەڕێ بڕۆ بە میوانەکان ڕابگە بامیش خەریکی شێو ساز کردم هەستە دێ باشەوە دەچم هەستە ئەوە دەچم عفرە زۆر خۆشحاڵی تا دەی بزانم چت بۆ لێ ناون بە ئەمە شای بۆنی بەرامەیە ئەخە شێوی ئاوا لێ دەنێ بۆیە پێم خۆشە براکان زوو بێن ڕەحەماغا هەر لە بەرەوەی پێم خۆشە براکانی من بێن نەبەستەری خۆ بەخدای هەر دەمایەکی ئەوانێ دێن وەک کوڵکە دەگەشێمەوە ئەوان بە دڵسۆزی خۆم دەناسن وە دەزان دڵسۆزی منە دوایی وایش پێم وایە ئەوان وەک براوە بۆ من وان
دەڵام ئافرەت هاتنەوە با بڕۆین فتح دەڵام چوونە ئێوارە چوونە لاغی بەو لایدا هاتنەوە مەزای لای کەناڵتان دیدی هێڵ ساڵ بەداخەوە بارانێکی کەم بوو بەڵام دامان بیری هەپەنەوە کرد کاناڵکە بەچ تێدا بوو باش بوو چەند دەکەوە ساڵ چۆن دێتە دەرێ ئەو لای مەزاش ئەودا وانێکی پیاو ماڵی یا وەختە شێت بێ لە حەلفان وەختە بتەقم وەختە فجێ بکەم لە حەلفان نازانم ئەوانە بواین دەتە باوڕەبان نە شەڕێک نە هەرایەک نە زیسبوونێک نە هێنانەوەیەک نە بە دوواداچوونێک نە خەڵات و شیرنی بەخشکردنەوەیەک بێشەکە گەر ئاوا بێ ئەمن تەقەی دەکەم دەتەقم لە حەلفان باوەڕکەن هیچم و دەست ناکەم باش نحمل لا والله بو خۆتان زۆرە دەکەم تەنا والله پێم خۆش بوو ئاوا شەش حەوت شەوانە نابڕەوە بەهات نازانم هەرە بەخوای برا لە ڕازایکە وڵای حەمەد ئاغا میوان دیدار چ سعاتێک چ ڕۆژێک چ ساڵێک هەر وەگیەکە مەڵێ مەگەن نەو بیست تۆ دەڵێ کشە کشە میوان هەر شەوێک خۆشە ئەنگۆ مابانەوە ئەمە تەوای مریشکی ئەو ماڵم دەکوشتەوە کە پیان نەڵم کشە کشە جا مەعلومە بزەحمەت وەرەکارم بێت باشە دەزانێ خوشی جان ئەو حەمەد ئاغا سەر ساڵ بەسەری ئەوەندە خۆراکە بەوەی دروست نییە غەزاکانی زۆر چەوە بەچۆن چاو لە دیانەکەی مکە غەزانی بە جۆری شریکەدانی خوشی جان یارەب ئینشاڵڵا بۆ زۆرە لێت ناکەومێ خۆت دەزانێت ژن هەتا مێردەکەی ماوە سامۆی بەدەجێت هەرە بەخوای برالە ژن مێرد ئەی بێتردا دەپۆشن یا ڕەبی خوددا زوو لە کەس نەشێوێن ئەمین یا ڕەبی ئینشاڵڵا خوددا لە تێبدارە دا لە گەورەیت کەمێکە ئیجازە لەسەری دەڕۆیندی هەرچی بچام مەشا برای خانمێت چەند خۆی شیرین دەکا برا با بڕێن باوە درەنجنەکە زۆر باش ماڵەوە ئاوەدان وەکیلی سڵام هەموو سەر چاو منداڵەکان ماچکەن بەخێرسن ئەوە ماڵعەلیش هات دەردن دەیشان سلام علیکم ده هەستە ماچێکم دێ ده هەستە مامەلی بە قوربانی ماچی نادەمەت هەستە بە قوربانی هەستە بۆ ڕێژم قەڵت بوو ئازۆگیان ئۆخە دە بە قوربانت بن تاقە دوو زمان گرێ داوە کەوای خەڵکی ئاوایی ئاش بوونەوە بە قوربانت بن زمانێکی دە مەسلحەتی خەڵکی دارە دێ هەر نەکێتەوە چاترە بە قوربانت بن ئاغا لە ماڵەتە چیزیان لە ژوورێ فەرمو لە جیوەخانەیە یا الله إجازة يا أغا فرموا عملي السلام عليكم وعليك السلام ورحمة الله تكالي لكم أغا محدد بخير عملي بخيري سلامتك بخيري بخيري سلامت إن شاء الله عزيز يعني بخربان تاني بروح عزيز بروح دي شوني أغا سلامت سلامت بي يا ربي وصاوي دي بخوت شوني
خوارەوەستا ئای دەستا سەریتەوە بدەیت گوزەرێن بڵێ دۆشەوێت زۆرت چاوەڕە بوو حاتپای مەجلسەکان زۆر خۆش دەبوو وەڵڵاهی ئاغا بەسەری چ بەناشکری نەبێ تازە ئەمە مەمانان کارێکمان لەو دنیای نەماوە کاری مارەوەی لێ بە خەڵکی پێکەوە ئاشکێنەوە کاری خەڵکی جێبەجێکەم بەسەری چوو قالبت ساغوی ئەختا سڵامەت یا ڕەبی هەر ڕاوەستاوی بۆ خەڵکی ئەو ئاوەدانەی بە قوربانت ئەرزکەم خدمەتت مامەلی جان زۆرم خۆش دەوێت کابرایەکی ئەهلی سڵح و سەلاحی لە هەر جگایەکی کوێرەڕگایەک بۆ تەبایی و بۆ سڵح و سەلاحێ پێشک بێ ئیدی بۆ لای کێشە و هەرایە ناچێت بۆیە خۆشم دەوێت خوارەوەستاوت کە ئاغا خواتۆ بمە بێڵێ گەورەی ئادڕ و قسە بیست نعمەتێکە بۆ ئاوەدانی ئێستاش بۆیە هاتمە خزمەتتان بۆ کارێکی خێر منداڵەکانی برای مەسێوەی ڕەحمەتی بۆ خۆت دەزانی هەتیون و بێبابن خدا ئافویان کرد هاتمە خزمەتتان کە ئەی پەڕەزەویشیان بدەی بیکەنە بێستان بە ئایداتیان هەبێ و چاو لە دەستی عالەمێ نەبێت جا توختا مامەلی ئاوم تێڕا دەبینی ها داشتی بە پرسی دەوێ بەڵام دەی وا باش بوو کە پرسیت پێکردم جا ئەرزی مامەلی خۆم بکەم ئەوە زەوی وزار دەیختار خۆتدایە هەر چەندەکەی کە پێویست بوو ئەو بۆیان بچێەوە لە بابەت زەراعەتەوە زەراعەتی گەن و جۆشەوە تازە ساڵ درەنگ بۆ لە داهاتوودا ئیشەڵڵا ساڵی داهاتوو هەر چەندەی پێت خۆش بوو بۆیان بڕدا بنە تۆش ڕازینیم تاقە دەنجێکیش تۆی خۆت پێوەکەی شکر بۆ خودای زۆری لەکنە و زۆریشی داوە بنێرە لە ئەمبارێ چەندە و بنە تۆ دەوێ بیبن فعلۆ شتی لە ئۆدەی خۆم چەند ڕۆژان کاریان کرد بیانێرە لای خۆم ئەوە بخۆم حەق و حیسابیان دەدەمێ مامەلیجان ئەوەی بدە بە دایکی سەغیرە خدا پشتیوان بێ و ئەتۆ کەی خدای ئاوەدانی بی هەتا بمێنە ناون ئەو منداڵانە لە هیچ شتێکی کەم بن بۆ بێستانە کەش کەیفی خۆتە مامەلیجان بۆ کاری ئاوە باش بۆ کاری ئاوە چاک هەر پرسن پێمەکە هەر چۆنێکی دەزانی بە سەلاحە وا بکە یا ڕەبی ئاغا خدا ڕاوەستاوت کە یا ڕەبی ئاغا قەت بەردی سارد و گەرمت بەسەر ڕێی نەیە ئاغا ئەجمەعین لە پێغەمبەرم تەڵەبە هەمیشە دایم ئەتۆ هەت بێ و مەمانانی لە ساسەری تۆوە ئەی گوزەرانێ بکەین ئەگەیزم فەرموویستم و کاروبارەی ڕاپەڕێنم خدا حافیزی دێرەکەم ئاغا ئیجازە دەفەرمووی ئیجازەی مەش دەستی تۆیە مامەلیجان ئەو کارانە هەرچی زووتر ڕاپەڕێنی باشترە بە تاوان ئاغا لەسەریت من خدا حافظی بێ مامەلیجان بە قوربانت خدا دەگەڵ فەرموو جزا خدا حافظ زحمة منك بقربان سرتاو مام علي بخيري خدا حافظ بخيرك سرتاو بەڵێ ئاغا ئەو هاتم بە چاوە چۆناچۆنی ناوێ ماتی دەباڵ خۆت دای وەک جاران نی ئەخر ئاغا هەموو شتێک بۆ گوتنێ نابێ بۆ نابێ خۆ تۆ غەریبە نی ماوەیەکی زۆرە دە و ماڵی دای نان و نەمەکی ئێمەت کردەوە خۆ بۆ تۆ غەریبە نی ئاغای گیان بریا قسەکە دەبارەی خۆم دابایە بەڵام چ بکەم قسەکە دەبارەی خۆمدا نییە دەبارەی چێدایە ئاغا ناکرێ ناکرێ بۆ بگەرمەوە بە بردێکی لە سەردانەوە دەچم چاکت لە بۆ دێنم دانیشە بزان دەڵی چی دەتێ بڵێ چی ها ئیدی ئاغا خەتای من نییە ئەوە بۆ خۆت پیلێ دەکەیت کە بۆت بژێرمەوە هەموو جارێت دەڵام عەزا کوڕک دەست لاگرێ لە قسان مەکە لەو قسانە گەڕێ قسەکەت بڵێ دەتەوێ بڵێ چی قوربان دەبارەی تۆ خانمێدایە
دێ ئەو شاردنەوەی بوو چییە؟ ئەتۆ پیاوی منی خۆ بۆەوەی نابشتم لە بشارەوە وەڵی قوربان نەمدەکوت بەڵام زۆر نیگەرانی گیانی تۆم مەجبورم بڵێ بزانم قسەکەت بکە دەتەوێت بڵی چی؟ قوربانە تاڵحانە تۆ لە خۆت پرسیوە ئەو ژمبرانت ئاوا بۆ خۆش خۆش دێنێرە؟ دێجا دێنن بەخێرن ئەسڵەن پێم خۆشە هەمیشە لێرە بن حی لە ئاغای ئەوە تا فایدەی ئاغا قسان نەکەم باشترە دانیشە لێم گربە قسان نەکەم قسەکەت بکە دەتەوێت بڵی چی؟ ئاغا من زۆر لە مێژە لێ خورد دەبمەوە ئەو ژمبرانت نەخشەی خەتەرناکیان دەمن سەریدایە چی نەخشەیە؟ ئاغا ئەوانە بەناشکرینە بێ چونکە تۆ هیچ منداڵت نییە تەماحیان دە ماڵ و سەروەتەکەت کردووە بە ئاواتەوە زمانم لاڵ بێ زمانم بەبڕینتیە ئەتۆ زوو بمری سەروەتەکەی بۆ خۆیان داگیرکەن جا بۆ وەجیر ئەوان ئەوە نێ خێزانم زەق و زیندویە؟ ئەخر ئاغا مەسەلەکە ئەوەیە خێزانی شت لەگەڵیان ڕێک کەوتووە دوور لە گیانت دەیانەوێت دەرمان داوت کەن چۆن ناچۆن؟ ئاغا ئەو وەختی براکانی دەچوونەوە ئاگال لێ نەبوو خێزانی دێچێک لە براکانی جۆکردەوە بردی قوریزی حەسارێ پێت وایە چیان دەگوت؟ چیان دەگوت؟ ئاغا براکەی دەیکوت دەرمانێکی بۆ دەغەزای کەوزوو کاری تێواوکە بەڵام خانم دەیکوت دەرمانی بۆ تێناکەم دەزانم چەوری شوەری بۆی خراپە هێندی کێشتی پڕ لە خێو پڕ ڕۆم بۆ لێدەنێم هێندی دەرخوات دەدەم هێندی دەدەمێ حتا ڕۆژێکی سەختی دەگرێ و بە عەرزیدا دەکەوێت ئازیز ئەتۆ دەڵێ من چ بکەم؟ قسەکانت باوەڕ ناکەم ئاغا ئەوی ڕۆژێ ئەگەر خێزانت تێکەڵ براکەی لە حەساری لە قوڵیزکی حەسارە قسەی دەکرد ئەتۆ ئەمرت نەگیرە کوێ ڕاوستا بووم با لە کنەوان بووم ئەمە قسەکانم بۆ خۆم چۆیە بوو ئەی جاوەنی گەرانی ناوی ئاغا لەوەی دواوە ئەمە دوو چاوم هەیە دیکەمە چوار چاو بۆ چێش لەنانی ئاگام لە هەموو شتێکی دەبێ بۆ ستیری کەس چێشتی چەور و سۆر ئەتۆ نیگەرانی وەی مەبە چەوری و سۆری بۆ تۆ خراپە ئەتۆ مەیخۆ خۆ بۆ من خراپ نی ئەمن دەیخۆم ئیدی ئاگام لە کاروباری نێوماڵێژ نییە ئەوە بۆ خۆت دەبێ ئاگا لێ بێ وشیار بی لەوەی دواوەش چاو لە ئاکاری خانمە بکە بزانە چەندە ئەخلاقت گۆڕاوە ئەستە بڕۆ نێو دیوی ماڵە لێرە دامەنیشە زاوزار بابێن خەریک پەنیرەکەم بە ئازا چییە؟ چ باسە؟ ئەو نێو چاوانەت بۆ تێک ناوە ئەتو بۆ خۆت دڵت خۆشە و ئاگات لە دڵی من نییە ناڕەحەتی چی ها؟ کار و کاسبیت هەیە لە خواردنت کەم نییە جل و بەرگت هەیە پێڵاوت هەیە ناڕەحەتی چی ها؟ دەڵم ئازا دەڵم ڕەنگە ناڕەحەتی خێزانت بی هازیز بۆ؟ نەوەڵا ئەسەندە فکریشی دانیم قەتی بیر ناکەمەوە ئاخرەکەی بۆ خۆی دێتەوە هەدی ناڕەحەتی چی ها؟ خانمە من ناڕەحەتی توم دەفکری تۆدام غەمی تۆ دەخۆم خدا غەممان نەداتیە خەمی چی؟ ئەمن هیچ خەمێکم نییە شکر بۆ خودای لە سایە سەری حەمەداغاوە هیچ خەمێکم نییە خانووی خۆم هەیە ماڵی خۆشم هەیە مێردی چاکە هەمە منداڵم نییە ئەوش هیچ نییە براکانم سڵامەت
یاخدا براکانت سلامت بن خانم لێم گەڕێ تەکلیف لێ دەکەم باو قسە لە زاری منەوەدا نەکەوێ قسە بڵێ بزانم قسەی چی پێم بڵێ دەی مینگی ناوێ بڵێ خانم بەسەری تو بە ئەندازەی نوکە دەرزێکی خەتای ئاغای نییە هیچ دەمەستەری ئاغایدا نییە هەمووی دەمەستەری مام عەلەیدایە ئاگات لێ نەبوو ئەوڕۆ هاتێرە دەی هاتووە بەخێرێ بۆ چ بۆ های خانم پێی وایە بۆ چی هات بوو خۆی دەمەستەری ئاغایدا نییە هەموو داڵ بەداڵە و کابرا دێت دەچێت دەمەستەریەوە وەک چێت سوێرە کەوڵێەوە لە وەک جەرگەتەی دایم و دەرم لە بنجۆسکەی دەویزێنێ ویزەویزی دەست بەردار نییە دەڵێت چی جاخر بڵێم دەڵێت چی شتی وا دەڵێ لەسەر ئەو هەموو بیعاقڵی خۆمڕا پێم عیبە بیگێڕمەوە باشە بڵێ بزانم دەڵێت چی ها جا قسەی چۆن نازانم ئەو ژنت منداڵی نابێ و ئەتۆ جوان و جهێڵی و ئەوە جاخچۆری و فلانە ژنم بۆ دیتویەوە و بۆت نەخوازم و لەو جوورە قسانە لە مێش بوو بیست بووم بەڵام چونکە ئاغا ملی نەدابوو ئەمن کوتم با پێی ناڵم بەخانمێ ئەو ڕۆکە مام عەلی هات تەمەشام کرد کۆڵە پوڵێکی دا بە مام عەلی بۆ فلانە بێوە ژنی بەرە سەغیر بارە ئەگەر ئەو پوڵەی بۆ ژنەی نارد ئیدی خێم بەری تیاوی گرتم وەخت تا بوو فجێ بکەم لە حیفان وتم بەخانمێ نەڵێم دڵم هەر دەتەقێ هاتم پێم گوتی بڵێ بزانم ئەو ژنە چییە خانمە تو خۆ ناڕەحەت مەکە ما ئەو کاری بنۆکەری خۆت بسپێرە پێی وایە ئەگە هێشتمەوە کارە سەر بگرێ پیاو نەبم چۆن ئەو چۆن خانم بۆەوەی کە لە قسەی من خاتر جەمبی لە سبحینی ڕابۆی کە بزانی ئەمە ڕاست دەکەم یا درۆ دەکەم خۆ لە ئاغای مات کە بزانە ئەخلاقی گۆڕاوە یاننا ئەگەر ئەخلاقی گۆڕا بوو جادوگەرێکم لە شاری پێشک دێ دەڵێن 15 ساڵان لە هیندوستانی دەرسی خوێندووە جادو جەمبەری سەیر دەنووسێ دەڵێن مەلەکەی ئافاقی چینیش بێ وەکو دێ و درنجی لە بەرچاوی دەکەوێ بەڵام نازانم پوڵەکەی چەندەکە نازانم قیمەتەکەی چەندە ئای دەستم کول ئەتوە غەمی فوڵێ مەخۆ هانێ ئەوەندە پوڵەش هەڵگرە و بڕۆ بۆ شاری زانە کارم ڕاز نایەنی ئەگەر زانیت کارەکەت بەوەندە پوڵەش ڕاز نەهات لە یەکێکی وەرگرا ئەمن دوای بە زیادەوە دەدەمەوە بەڵام ئازا تۆ ئەو خوددا ئەمەیە لە ژیانم لێ بشێوێ کوڕە بەدبەخت دەبم خانمە تو پەلەم لێ مەکە ما حتى عزتها بدا فكري اشتكي يا ما بغمي اشتكي مخو فقط اليوم راوستا وهر ورا ماكينات وانا مش مشاري دبي بيانوكم بو هالكوي زانم او ژنە چێە عايز وريا لبزان السلام عليكم اغا عليك السلام لما تبقي بوي بلق قبالة متبقي بو او جادتي تسلم بشهري قربانا من الصهوي واناكم قصة التوب شار موا اغاي من راوستاو من اغاي خم خوش دوي بوتيقسي خان من تور الشار موا تمشاي اغا جدوا فلانة سن وهاتشن عايز أبولاتيا والله اغا ناس خانم بشودا زاني ويتي يروج مخهم يقتبون سكاني يبراقين جولي بو ساعات يكل برم دفارته وباسلينكم
نازانم بە تەمای چ نەخشێکیە دەیە من حوتە ڕۆژان لە دێی دوور کاتەوە ئەو پوڵی داومێ هاتوم لە کنەتەوە ئیجازەی وەرگرم بڕۆمە شاری حوتە ڕۆژان ئەمیش دڵم ناحەزێتەوە ئاغا بە قسەی بکە عەیز نیگەرانی من مەبە ئاغا دڵم ناحەسێتەوە نیگەرانم لە تاوی تۆ نیگەرانم ناتوانم بڕۆم بۆ عەیز بڕۆ باشیک نەکە ئەمە خۆم دەپارێزم هانێ بڕۆ خۆشی بگوزەرێنە ئاغا کەیفی خۆتە ئەو تۆ بۆ خۆت دەتەوێ بڕۆمە شاری ئەمە دەبێ ئاگات لە خۆت بێ ئاغا تۆش شەوانە نەچێت دیوی نێوماڵێ بنووی لە دیوی نێوماڵێ من و لە دیوەخانێ بنوو شەوانەش یا مام عەلی بێنەک نەخۆت یا نەفرێکی خەڵکی دێ بێنەک نەخۆت ئاگات لە خۆت بمە ئاغای گیان باشە ماشە عەیز بەڵام هەتا دەمرم هەر بە تۆ قەرزدار دەبم نازانم چاکەی تۆ بەچی بدەمەوە کارت بۆ قسانێن نابێت بڕۆ ئاغا گیان ئاگات لە خۆی بێ خدا حافیز نازانم لە دیوەخانە خەرێکی چییە ئای مام حەلی ئای چۆنت مام لێ شێواندم بڵێ مام عەلی ئەتۆ بۆچی بووی بە مارودە دەرێنجی من هەڵە بڵێ پیاوی چاک بە تۆ چێ من منداڵم نەبێ یانام بێ ئای لە خۆم بەدبەختیە لەبەر بیانێ خۆشم نەبوو خێن کەشتێک بۆ هەڵوەستاوی دانیشە بخۆ دڵم گیراوە ئاغا شتێم نەبە فەرموو دانیشە باشە تێکشە ئەمن ئاغا دەقابێکی دەنانی بخۆین ئەرێ لەوای بەدواوە هەردووکمان دەرقاوێکی دێنانی دەخۆین فەرموو ئاغا فەرموو بخۆ ئەیڕۆ ئاغا چاچۆنی من پێش ئاغای خۆم دەست بۆ قابی دەبم لەو قسانە گەڕێ کوتم بخۆ باشە دەست و چاوت خۆش بێ زۆر جوانە
ئەو شۆر باوی ڕاکرە بۆ براکانت باوان بیخۆن من دەچمە دیوەخانێ ئەوشە دەم هەیە بچمە دیوەخانی بنوم باش ئاغا جان ماڵە خۆتە لە هەرچۆ پێت خۆشە لەوێ بنوو ماڵی خۆمە هەر چۆنێکی پێم خۆش بێ وا دەکەمەوە کاک برایان سلام علیکم. عليكم السلام كاغزة. کاک برای ئەتی وەرە وەر بابم بۆ هیچم لە لاالوتی ستة وەردانێکە دوو قسە پێکەوە دەکەین. سەڵی غەڵتو فایدەی نییە. بۆ هاتووی دەتەوێت بڵێ چی؟ وڵای تۆ بە خۆت شایدی جملەی 2 ساڵە خێزانم زیز بووە. هاتووم گوتم ئەگەر ڕزاتی لەسەر بێ بیبەمەوە دەگەڵە خۆ. ئەوە چۆن بووە بیری تاتەوە خێزانە 2 ساڵە زیز بووە؟ ئەدێگە لە بیرتە بۆ لێ نەپرسیوە دوماوەیدا؟ لەبەر کار و کاسبی پێم نەکراوە بەسەری تو دەناخۆن لە بیرم بۆ. نەخێر بەسەری خۆت مەڵە کار و کاسبی. بەڵە خەریکی ئاژاوەنانەوە بووم حەڵی بووی؟ ئاژاوەی چی کاک برایم؟ ئاژاوەی چی؟ کارت فقط ئەوەیە 2 نەفەریان ببینێەوە و ئاژاوە بخێ نێوێن و تێکیان وەردەی. حەڵی بووی؟ چیم تێک وەرداوە دەبەرت مرم. چێ ماوە تێکی وەردەی؟ هەڵحانەکە ڕزاتی لەسەر بێت چم دەیبەمە بە قوربانت دەبم. ئەگە بە من بێ دنیاش خراپێ ناڵم بیبێەوە چاوە لێ بێ من پێم خۆشە خوشیەکەم خۆش بەخت بێ پێم ناخۆشە بەت بەخت بێ بەڵام ئەو جوورەی کە ئەو ئەخلاقەیە تۆ هەتا قەتم پێ خۆش نێبێتەوە دیسانیش بڕ قسەی گەڵکەکە پێ خۆش بوو بێتەوە کەیفی خۆیت گەلحانیش بە ئیجازەی تۆ دەچمەمە قسەی دەگەڵ دەکەم بەڵکو ئیشەڵڵا دڵی نەرم بێتەوە قوربانت دەبم. پەیدام کردوویدی دڵە پەیدام کردو پەیدام کردو. دەباش دەی زوو بە پێم بڵە ئەلحان ئەو هەمە پوڵە دە تۆ لەکوێ پەیدا کردووە؟ باشە تۆ بۆ دەست لە کۆڵە من ناکەیەوە پیاوەگەی شتەی لەبێت لە بەردینانی پەیدا دەکا. ئەو بەردە چ بەردێکە کە تو ئەو هەمە پوڵە لێ پەیدا کردو دەبەمیش بڵێ دی بابڕێک لەو بەردەی بڕێک پۆڵی دەرهێنمەوەیدی چییە؟ ماشەڵڵا تۆش زۆری قەراق دەکێشی ئەو عالەمە و جەماعەتەی هەموو ڕۆژێ ئەو پوڵان لە سەرێکدا دەنێ خڕی دەکاتەوە دەوە تا غاین دەکا ئەمن لێم پرسیوە لە کوێت بوون ئەتۆ لەوان پرسیوە لە کوێت بوون بۆ دەست لە من هەڵناگرێت تو کوڕە ئازا ئەمنەوە تۆ پور زایەکترین باشتر لە هەموو کەسێکتر دەناسین باش ئەلحان ناکرێ پێم بڵێ پوڵانە لەکوێ بوو بە گیانی ئا برا خۆشەویستم ئەوەڵێ براکەم بیانوی هەبوو ئەلحانیش بۆ خۆم بیانم هەیە بە خودای دیکارێکی وا دەکەمیدی تازە نایەمەوە ماڵێ تە باش ئافرەتەست بەخاتیوە بۆ جرمۆست با بڕوونە قەنادی دانیشین بەستەنێکی بخۆین لەوێ جوان بۆ دڕون دەکەمەوە. السلام عليكم. شوني خالد؟ باشی ئازنەجیان سلامك يا اخو. سلامەتی ماشي. ئازنەجیان نازانێت چەند ڕۆژەی تۆ لێرە نەبووە ماڵم یەبوو بەکەم وەسیلدا جا بمشرتك خالد. خالد. أوتا. جادو كلو شقوي خندروا. ما كان بك يوم باتوا به. لكن أخوي راقدا. ليش ما كان حماغي حتى شكينا كردوا بالشارع. سلامك يا اخو. عفا عفا ولا يرزق السلام عليكم آغا. عليك السلام عزاه هات يا أريو والله آغا أو ماوي يا ربي خدا ستهزا مرتبة شكرت آغا أو كرك بش مرم قيدناكا نازاني آغا أبسن شوي اللي تو دربهم لتاوي تو تسنى خوشم اللي رابوارت آغا بخداي تقول لسر بولوان لسر بولوان يا ربي ست صال مرج منو فيش مرج تو كيف آغا أجيزني لسر بلسمو جاي كارك عندك أم برازة برا خدا حافظ خدا حافظ
وەرە برانە خرە تۆ لە چیم دەجێڕیت؟ بران لە جان دڵم ڕوون بۆ هاتی نازانی چەندە بەتەنێ بوو بۆ بەتەنێ بووی بەوەنی حەمەداغا لە ماڵەیە تازە پاڵت وە چێوێکی داوە هیچ بەتەنێنی ئای برالا کەزاگای لە دەردی کەس نییە لێ ڕۆژیەوە کەنگوڕ ڕۆیشتونەتەوە نازانم چێ دەگوێ خوێند و کوتیانە خشنێکی دیکە بێنە کوتیانە بە جاخچۆری ئەوی جا قسانەی تۆ دەمەشکیەوە ژیانی لێ کردومەتە ژەق نەمون لەو قسانە گەڕێ ها ئەو دوو پارچەش زبێت بۆی نردووی دەست و ساوی خۆش بۆ زەحمەتی دەچێش سەری من ئەو گەنجەی نێو چاوانیشت لابە ئەو حەمەداغایە من دەیناسم کەس نایناسێ حەمەداغا بەغەیرە دین و ئیمانی ئەتوێ لە هەموو کەس خۆشتر دەوێ ئەو حەمەداغایە من دەیناسم خاترجەم بە ژنی ناهێنێ چونچی ئەگە بەتەما بە 20 ساڵەوە پێش دەهێنە ئەو سەفەری حەمەداغا من ناتوانم دانیش مەسحەدیکەم بۆ خۆت دەبێت لەگەڵی دابنیشی ڕوونیکی و بزای ناڕەحەتی چییە فکری چییە ژن و مێردن بۆ خۆت زمانی یەکتر چاتر دەزانن تازە منداڵیش و نابێ خوددا دەزانە خەتای چاتانە دەماوەی ئەو 20 ساڵەیدا چا وەختی چوونەتە کندکتورێکی باش تازە ئەگەر ژنیش دێنێ با بیهێنێ بەشکەم خوددا منداڵێکی دایە و سەر و دڵی بەوێ خۆش بوو بەڵەخەرە ئەو مڵکوشتا خاوەنی شێر دەوێ خۆ برالم پێم ناخۆش نییە ژنێکی دیکە بێن بەختەوەری هەماغا بەختەوەری منیشتە بەڵام باش ئەو شە دادەنیشم قسە خۆمی لەگەڵ دەکەم برالا ئەوە دیق دەکەم دوودارە ڕۆژی دیکە ئەوە دمروتم لێڵ قرسیانە شێت دیق دەکەم لەو قسانە گەڕێ وەکو پێم کوتی ئەو شو لەگەڵی دابنیشە بزانە دەڵێت چی ئەوە بۆ دەو ئاخرێدا لێم بوونە کوڕەزی حێڵە و کسەزی حێڵە دڵم با لەوە زیاترش لێرە مەحتەل نەبین با بڕۆین بەتەمان چ بکەیت و دەماوێ و شو قسەی دەگەڵ بکەم وەرە با بچینە ژوورێ وەرە بزان قسە لەگەڵ چێ دەکەی ئەتو ئێستا نازانی ئاغا چەندی ئەخلاق گۆڕاوە هەر ئەخلاقی بە یەکجاری تەغەوری کردووە نازانم بواگی بەسەراتوە ئەکەر بە قسە جێ بچی بوومە بوومە کەم قسە لەگەڵ کردووە تدایان دەزاریدا نەماوە هێندی پێ بڵێم ئەگە بە قسەکردنێت چاک بوو بە ئەمن چاکم دەکرد جوابی منی دەداوە باشە دی دەڵێیت چ بکەمە ماڵت بە قوڕێ نەگرێ بۆ تو لەبیرت چێتەوە ئەمنیت بۆچینە هەردە شاری ڕاست دەکەی دەی چ بوو ئەو چەقوکەی کابرا جادوگەرەکە دایمێ دەی گوتی ئەو چەقۆی لە هەر ماڵێکی دابێ شەوی چوارچەم ویان ئەگە ژن و مرد پێکەوە شەڕیان بێ باڵێکدا شەوی چوارچەم وە مێردەکە بۆ خۆی دەستەوە دیوەکەی دەنوە لێ گەڕێ لێ بخەستێ هەتا زەریف خەوی لێ دەکەوێ ئەگەر خەوی لێکەوت مویەک ئەبیر و کانەی ئاغایەوە بە چەقۆکەی مویەکان بسێنە بیبڕا دوای بڕینەکەیەکە چابوو ئەوە چا نەبوو قەت خۆتە جا ئەو دەمیزیش دەبی دەڕێوە ماڵە بابەت هەرچی کاتی لە چی بچوو هەرچی کردت بیکە باشە ئازەجان ئەو جاریش بە قسەت دەکەم زانم چۆن دەبێ چی بچی دەبێ حتمەن زانین چۆن نیگرانیت نەبێ ها هذا گیان وەرێ بزان سەلام عەلیکم ئەلەیکە سەلام نەتزانی ئەو برایە چی دەکرد لێرە چی دەویست باش تاکم و دەستکەوتووە چی دەویست لێرە ناگە بڕۆ بچینە تێویلەی تەویلە بۆ دوور بزانم لێرە ناکرێت دەچێت تێویلەی ئەم لێرە قسەت دەگەڵ دەکەم هەموو چاو لە مانگاکانیش دەکەین دەبڕۆژی ئەوە
نەزانێ و برای لێدا چی دەکرد؟ چی دەویست؟ بریا چاوم کوێربا و نەمدی بە بریا ئاغا قەت تووشی و ڕۆژە ڕۆسۆی نەبوو بای چیانە حاڵە نوێی؟ ئاخر بۆ دەبێ و قسان لە زاری منداکەون تەک و لەو قەباعەتەی ئەگەر زاری مام ژین هێنان ئاوایە هەر قەتم ژن نەدێنا بۆیەش ناچم بە دوایدا بۆیە نایێنمەوە لەو قسانە گەڕێ چیان دەکوت؟ چیان لێ حاڵی نوێی؟ ئاغا بەسەری تۆ ئەگەر ئەو سەرت بەدەستی خۆت بڕی بێ و بۆ خۆت دەکفنیت نابێ نابا باسم نەدەکرد بەڵام چونکە مەسەلەکە زۆر پڕمەترسی بوو هیچ عیلاجم نەبوو چارم نەما بۆیە باسم کرد باشە حیاتی لێ بڕین بڵێ بزانم چا کۆت؟ قوربان نازانم ئەو برای بۆ هێندی ڕق لە تۆیە چێردێکی لە شاری ڕابۆهێناوە چێرچی کەڵکوژە کەڵکوش چێرد بۆچی؟ ناڵاییم گاتی ئاغا جا بۆ قەت دێڵم ئەو کەتنەی بگێڕن قەراریان داناوە شەوی چوارشەم وەیە ئەتۆ بچێ دیوی ئاغاژنی لەوێ بنووی ئاغاژنیش لێت بخەفتی حتا دەچی لە غڕابی خێوەوە ئەمە چێردێک بۆ شامە گۆشتەرت ببڕێ کوڕاوە ئاغا وەرە تەکلیفت لێ دەکەم نەچی شەوی چوارشەم بۆیە لە دیوەخانێ بوو مەچوو دیوی نێو ماڵێ تا دوگە پشتیشانی شین و گاپۆڕت بۆ دەکەن نازانین ئاغا دژمنی کێ بوو نازانین کێ کوشتی قوڕت بۆ دەپێون عەزیز لە تۆ کارت بوانێنێدا بێ ئەمن شەوی چارشەممەیە بێ ئەوەی کە ئەو بانگم کا دەچمە دیوی ماڵەیە بزانم چۆن دەتوانێت ئەو کاری بکە عەزیز بێ تۆ لەو بەڵای نەجاتیم بێ لەوە بەدووا تۆ دەبی برای من برای چی؟ لە برای فەرزتر بۆ من جا ئاغا ڕێم ناکە من برای تۆ بم ئەمن وەکەری تۆم ئەمن لە کوێ برای تۆ لە کوێ جا عەزیز چێن لە ئەمری منت کەوێ بڕۆ هەتا شەوی چارشەممەیە کارم نەتوانێت بڕۆ باشە بە چاوە ناغە نەخشەی بۆ من دەکێشن ئێستا من نەناسیوە ڕایەک و بەسەر بێنم کە ئەو سەری ناپەیدا بێ تا خبرە لە بۆم بژێرنەوە بزانم چ باس ئاخر چ بۆ بەو شەوەی وا لە فڕاوەژی کۆتن ژووری آخر جەریان چییە بۆم بۆ پێم ناڵم بە قوربان بوو مام عەلیجان نیگەرانم نیگەران پێم ئەگە بڕێک سەبر بکەین کار لە کار دەترازێ بۆ آخر وەڵڵاهی مام عەلی ئەگەر بڕێک خۆ بگنخێنین هاواری سەر و ماڵێ تێناگەم آخر بۆ حاڵیم ناکەن جا حاڵم کەم بزان جەریان چی آخر هەتامی چارەیەک ڕێگایەک دەخرا بۆی ببینمەوە بابم مام عەلیجان ئەوەی دەبێت بیزانین دەبێت لە خوشی ئەو کاک برای میپرسین دەکتمە تۆ قسام کە دایکێکم بڵێ بزان جەریان چییە بۆم بگێڕەوە ئەرێ وەڵام مام عەلیجان خۆ منەوە چەند ساڵم خێزانی ئەو ئەزێم اختلافێکمان هەبوو نێوان ناخۆشیێک ئەمیش چوومە ماڵ ئەو برایم دی دوایە پاژماوەیەکی چاو لێ دەکەم ئازە بەخۆی بە کۆڵە پۆڵەکەوە لە پێش منیدانا پێم سیر بوو هەردەیکوت نازانوەرە بچین زێڕت بۆ بکرم و لیباس و ئەوە لە چوەتە دوسێ ڕۆژی دیکە مینی بۆستی دەکرم و هەر پێم سیر بوو یارەبی ڕۆڵە ئازا ڕۆزگای نێو خێمەتان بی یارەبی ڕووسپی بێ وەکێ من ئاوە وشیار کردەوە ئێستا برادە شەو زوو با درەنگ بێ دوایە تەکبیرێکی لێ دەکەینەوە مام عەلیجان ئەمەش هەر لە بەروی خۆمان دەماڵ تاشت چونکی جەنابەت جێی بانگ و هاواری ئەو دێ من دە خزمەتودا زۆر وەڵای دەڵم بە تێکڕایی بچین بشک و بەرگری لەو کاری بکەین ئەرێ وەڵا نانا ئاغا چاوی بنگۆ بکەوە زانەی نەخشەیە ئەوە یەکێک لە نەخشەکانە بمان کێشاوە سەبرگرن با شەو درەنگ بێ دوایە بە تەکبیر پێکەوە فکرێکی لێ دەکەینەوە و دەچی ئەمەش هەر لە بەرەوەیە مام عەلیجان خۆمان دەماڵ توایشتووە ئەرێ وەڵا کە تو تەدبیرێکمان بکەیەوە هەروە دەکەین
ناندرين رافع السلام آقا بخير. داری شاخ چای چی تێکە؟ باشە بەچە. فەرموو ئاغا جان، فەرموو. دەڵێم ئاغا ئەو چەند ڕۆژەی دەتکرد ڕوحم دەکوولەکەیدایە، نازانی چم کێشاوە. ئیشەڵڵا جێبەجێ دەبێ عافرەت. ئیشەڵڵا. دەڵێم ئاغا جان ئیشتیان لە تێ وەساسکەم ها، چت پێخۆشە، چەند ڕۆژە دەستای منە نەخواردووە. عافرەت دەستاوی تۆ زۆر خۆشە، بەڵام بەداخەوە ئەو شۆ هیچی میشتان نەبە. ڕای پێ بۆ شەوەکانی دیکە نازام لە ئێوارەوە دەڵی پوتێکیان خوێدە چاوی کوردین. ئەوەندەم خەودێکی ئەگەر دەهۆڵەشم بۆ لە دەمە خەبەر نەیە. بەڕاستیتە ئاغا بۆ چاوانم ئەلحانەکانە چاوەکەت خۆ دەچم دەگەل بۆ تا دەکەم بە چاوە. زۆر باشە. ئای عەزا، نازانم چۆن وەڵامی ئەو چاکەیەت بدەمەوە. خدای زۆر شکر، خدای زۆر شکر. عەزەجان ڕەبی ماڵە داوەدان بێ، سێحبەکەت گرتی. تەماشا ئاغا چۆن ئەخلاقی دەگەڵ من گۆڕاوە. خدای زۆر شکر. عەزا ئەوە چ باسە؟ بەتەمەن چی؟ هەر دەتکوژم. هەر دەتکوژم. چه باسە؟ شەبیخونە؟ پێتان وایە دنیا هەرچی پێتان خۆش بێ بیکەن؟ ئاغا ئەمن گیان دەناسی؟ دەتناسم مامەلی. ئەمن بۆ مەسلحەتیش بێ حتا یەک جاریشم درۆ نەکردووە، بەڵام حەق بە تۆ دەدەم، حەق بە تۆ دەدەم کە لەوەی خراپترش بکەیت. ئەو نۆرەیە ئەمن هیچ ناڵێم. گوێ بدە قسەی ئەو ئافرەتەی. دەڵێ چی؟ ئاغا جان بابی خوددا لێ خۆش بووم تاکوونێ مرد بەسەر بڵێندی لە نێو خەڵکی ژیا. ئەمن نانێکی حەڵاڵم لە مێردی دەوێ. ئەمن لە ئەزەی بەشک کەوتوم، تەنانەت دەیکوت دەچم ئاغای دەکوژم و جا دەچمین و بۆستێکیش دەکڕم. کوژرانی من؟ بەڵێ کوژرانی تۆ. ئەوە پاشەوەکە لە نەمامی و دووزمانی وە پێگوەرکردنی خەڵکی خەڵاسی هات، ئەو کەرەتەی هات کوتی ئاغا و ئاغاژنی لێ بە شەرتە. بەڵێ ئەنگۆی پێگوەردە، نەتەنیا ئەنگۆ تایفێنگۆی پێگوەردە. ئاغا یعنی ئاغا ئەتوو بە تەمانە بووی ژم بێنی؟
ئەمن ژین هێنان یعنی تۆ نەتەویست من بکوژی دەزانم ئەگەر پیلانی عەزای سەری گرپەرچ دەبوو بەڵێ ئێستا تۆ خانمت کش بوو حەمەدا هەر بۆ خۆشی خەبەری دەدا بە تایفەی هەردوو گلایمان هەموو هەڵدەڕژانێرە بەڵێ دەبوو بە خێنی سیاوەش و کەلاشی 100 کەس دەکەوتە عەرزی حەمەد دەسەری گەوە بابی ڕەحمەتین فەرموویەتی پیاوێکی مەسلەحەتی لە 100 پیاوی شەکر باشترە بەڵام ئاغا ئەمن هیچ کارە نیم هەرچی کردی ئەو ئافرەتە کردی بە گوزەشت و فەداکاری خۆی نیشانی داکە سەربەت و سامانی هیچ نییە وە سەربەت و سامانی فەدای ژیانی گورگ مامەلی سەرەری نەکردەوە لەوەی بە دواوە کچی خۆمە خۆ لە گەورەیت کەم نەکات هەرچی بی هەیە لە سیرەتی خۆم دەیدەمێ سپاست دەکەم مامەلی جان وسپی بێکچم دەڵێن ئازەتی لێ هات ئازە پێمە هەڵات چاواغا ئەو دوو کراسا دراژم بۆی ناردووم ئەوە موخچەیەکە لێ وشی کەوت بوو بەڵ هاغا ئەو جارگەڵت پا بووە ئەرێ زۆر شکر خوددایە زۆر زوو لە فتنەی عەزەی دوورکەوتینەوە زوومان پێزانی زۆر شکر خوددایە زۆر شکر خوددایە ئاغا دەمبەخشی ئەتۆ دەبێ بمبەخشی ئافرەت ئەو قسانە چییە ئەتۆ دەبێ بمبەخشی